سۆفیزم چییە؟ ئایا تایبەتە بە یەک ئاین یاخود ڕەوتێکی ناو هەموو ئایینەکانە؟ سەرەتا بۆ گەیشتن لە سۆفیزم پێویستە بگەڕێینەوە سەر ئەو سەرچاوە و هۆکارانەی وایان کردووە ئەم ڕەوتە دروست ببێت. مرۆڤ هەمیشە لە ناخی خۆیدا ئارەزووی ڕەهابوونی هەبووە، ڕەهابوونێکی ڕاستی کە سەرەتا و کۆتایی بزانێت، نەمر بێت و حەقیقەت بزانێت، یەقین و عەشق و جوانی بە ڕەهایی لە دەستی خۆی دابن. بەڵام ئەم ژینگە و ژیانەی مرۆڤی تێدایە بەرتەسک و سنوودارە و لەژێر یاساکانی شوێن و کاتدایە. مرۆڤیش ناچار و مەحکومە بە مردن. بۆیە خواستەکانی مرۆڤ بۆ ڕەهابوون بە پێوەرە مادیەکان پێک نایەن. بۆیە مرۆڤ هەوڵ دەدات لە ڕێگەی ترەوە بەو حەقیقەتانە بگات. یەکێک لەو ڕێگانەی مرۆڤ تاقی کردووەتەوە لەم بابەتەدا سۆفیزمە. ئەگەر فەلسەفە لەگەڵ عەقڵ و لۆژیکدا قسە بکات، ئەوە سۆفیزم لەگەڵ دڵ و ڕۆحدا دەدوێت. کاری هەردووکیان لە بنەڕەتدا گەڕانە بە دوای خوددادا کە سەرچاوەی هەموو حەقیقەتێکە. بەڵام سۆفیزم نەک تەنها بۆ کردگار دەگەڕێت، بەڵکو دەیەوێت هێندە نزیک ببێتەوە پەردەی نێوانیان نەمێنێت. سۆفیزم کۆمەڵێک قۆناغی پەرستشی تێدایە کە کۆتاییان گەیشتن و تێکەڵاوبوونە بە کردگار. ئایکۆنی دیاری ئەم قۆناغە مەنسووری حەلاجە 858 زاین کە لە کۆتاییەکانی تەمەنیدا بانگەشەی ئەنەلحەقی دەکرد و دەیوت کە هیچ پەردەیەک لە نێوان من و پەروەردگاردا نەماوە و من ئەوم و ئەویش منە. لەسەر ئەم هەڵوێست و بانگەشەیەی لە سێدارە درا و بەلەکانیشی لە جەستەی جیاکرانەوە. دکتۆر مارف خەزنەدار دەربارەی ئەم قۆناغە دەڵێت بابەتی دۆزینەوەی کردگار لە قاڵبێکی مادیدا زۆر کۆنە، لە هەندێک لە ئاینە ئاسمانیەکانی وەکو مەسیحیەتدا بەدی دەکرێت، هەروەها لە هەندێک لە ئاینە ڕۆژهەڵاتیەکانی وەک هیندۆسی و زەردەشتی و مانەوی و ئێزیدی و یارسانیشدا هەیە. ئێستا لەژێر ڕۆشنایی ئەمانەدا دەتوانین پێناسەیەکی گشتگیر بۆ سۆفیزم بەو جۆرە دابڕێژین. ڕەوتێکی ئایینی ڕۆحیە، تایبەت نییە بە یەک ئاین، مێژوەکەی دیاریکراو نییە، بەڵام ئەوەی کە ڕوونە شان بەشانە بە مێژووی فەلسەفە. لە ڕووی کرۆکیشەوە ناسینی خوددا و گەیشتن پێی لە ڕێی پەرستش و خۆتەرخانکردنەوە، هەروەها پەروەردەکردنی ناخ لەسەر دوورکەوتنەوە لە ئاکاری نامرۆڤ و خراپ لە سیما دیارەکانی سۆفیزمن. بە پەیڕەوکەرانی ئەم ڕەوتەش دەوترێت سۆفی. سەبارەت بە سۆفیزمی ئیسلامیش تا ڕادەیەکی باش مێژوەکەی دیارە. هەر لە سەردەمی پەیامبەری ئیسلامەوە درودی خۆی لەسەر بێت دیاردەی زەهد سەری هەڵداوە. ئەم دیاردەیە ڕێخۆشکەر بووە بۆ ئەوەی سۆفیزم لە سەردەمی خولەفای ڕاشدیندا وەک بزوتنەوەیەکی فیکری و ئایدۆلۆژی دەربکەوێت و ئەزمموی سۆفیگەری لە ناو عەرەبدا بڵاو ببێتەوە. ئەم بزوتنەوەیە تا سەردەمی فەرمانڕەوایی عەباسیەکانیش وەکو خۆی بوو، بەڵام دواتر گومانی ئەوە لە سۆفیگەری کرا کە شۆڕشێک بێت بۆ شێواندنی شەرعیەت و پایەکانی ئاینی ئیسلام. بۆیە لەلایەن خەلیفە و زانە ئاینیەکانەوە ڕەوتەکە قەدەغە کرا و تا ساڵانێکی زۆر دواتر چالاکی سۆفیگەری تەنها بەنهێنی دەکرا. ڕابەرانی سۆفیزم لە ئیسلامدا بریتین لە ئیبن عەرەبی، شەمسی تەبرێزی، جەلالەددینی ڕۆمی، مەنسووری حەلاج، غەزالی و چەندانی تر. لە ناو کوردانیشدا مێژووە فەڕمیەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی شێخ مارفی نۆدێ کە بۆ یەکەم جار تەریقەتی قادری وەک ڕێکخراوێک لە کوردستاندا دامەزراند و دواتریش مەولانا خالیدی نەقشبەندی تەریقەتی نەقشی نوێ کردەوە و چەسپاندی. مەحوی شاعیر بەڕابەرێکی سۆفیزمی کوردی هەژمار دەکرێت. لە دیوانەکەشیدا سەرسامی و پەیوەستی ڕۆحی خۆی بۆ مەنسووری حەلاج ناشارێتەوە و لە چەندین بەیتدا باسی کردووە. لە بەیتێکدا دەڵێت بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم، وەکو مەنسوور ئەگەر بیشم کوژن ناکەم لە حەق لادەم.